لە ڕۆژی 11 ئابەوە لە پارێزگاکانی باکووری تورکیا و بە تایبەتی لە بەشی ڕۆژئاوای ناوچەی دەریای ڕەش بارانبارینێکی زۆر ناوچەکەی گرتووەتەوە، بە تایبەتیش لە پارێزگاکانی بارتن و کاستامۆنۆ و سینۆپ، لافا و دروست بووە. لە کاتێکدا حکوومەتی تورکیا سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکانە، ئەو کات کێشەی دروستبوونی لافاویشی هاتووەتە سەر. لەم بارەیەوە سەرۆکایەتی ئیدارەدانی کارەسات و باری لە ناکاوی تورکیا لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت تیمی فریاگوزاری نردووەتە ئەو پارێزگایانەوە و تا ئێستا نزیکەی 10 کەس لە پارێزگای کاستامۆنۆ گیانیان لەدەستداوە. لە پارێزگای بارتنیش ژمارەیەک هاوڵاتی بێسەر و شوێن بوون کە تیمە فریاگوزارەکان بە شوێنیدا دەگەڕێن. هاوڵاتیانی هەردوو قەزای بۆسکوت و ئابانای سەر بە پارێزگای کاستامۆنۆ بەهۆی ژێراوکەوتنی خانوەکانیان و بۆ ڕزگارکردنی گیانیان چوونەتە سەربانی خانوەکانیان، تا ئەو کاتەی تیمەکانی فریاکەوتن بە هێلیکۆپتەر لە ڕێگەی ئاسمانەوە بە هانایەنەوە دێن. بەشێک لەو گوند و شارۆچکانەشی کە کەوتونەتە ژێر کاریگەری لافاوەکەوە، هاوڵاتیان بۆ ناوچەی ئارام گوێزراونەتەوە. لالایەکی دیکەوە لافاوەکە لە هەندێک لە ناوچەکاندا ئۆتۆمبیل و دار و درەختی لەگەڵ خۆی ڕاماڵیوە و لە بەشێک لە شەقامەکاندا هاچوچۆی پەک خستووە. ئەماش پرۆسی فریاکەوتنی ئەستەم کردووە. بارانبارین لە چەند ناوچەیەکی دیکە بەردەوامە و ئەمە شوای کردووە کاربەدەستە باڵاکانی تورکیا وەک وەزیرانی ناوخۆ و خانوبەرە و شارسازی و ڕێگاوبان سەردانی ناوچە زیان لێکەوتوەکان بکەن و لە نزیکەوە چاودێری ڕەوشی بەهاناوەچوونی هاوڵاتیان و زیان بەرکەوتوان بکەن. بەڕێوەبەرایەتی کەشناسی تورکیاش بەردەوام هۆشداری بە هاوڵاتیان دەدات بە تایبەتی لە شارۆچکەکانی موردایە و گۆنی سوور تا لە ڕێڕەوی لافاوەکە دوور بکەونەوە و پێشبینی داتەپینی قەتپاڵی چەند شاخ و کێوەکانیش لە ناوچەکەدا دەکات و داوا لە خەڵک دەکات بۆ ناوچەی پارێزراوتر بڕۆن. لە شارۆچکەی ئایانچیک لە سینۆپ ڕووبارەکانی ناوچەکە سەرڕێژیان کردووە و زیانێکی زۆری بە ڕێگاوبان و پرد و خانوبەرەی شارۆچکەکە گەیاندووە. دوکان و بازاڕەکان داخراون، چەند گەڕەکێکیش نغڕۆی ئاو بوون و بەشێک لە هاوڵاتیانیش لە ماڵەکانیاندا قەتیز بوون. لە کاتێکدا کارەبا و ئاوی شیاوی خواردنەوەش لەو ناوچەیەدا بڕاوە. حکوومەتی تورکیا پەنای بۆ ڕێکخراوی مانگی سووری تورکی و ڕێکخراوە مرۆیەکانی دیکە بردووە بۆ ئەوەی خواردن و شوێنی مانەوە بۆ زیان لێکەوتوانی کارەساتە سروشتەکان دابین بکەن. تورکیا یەکێکە لەو وڵاتانەی کە قوربانی گۆڕانکاریەکانی کەش و هەوایە. وڵاتی تووشی وشکە ساڵی و لافا و گڕگرتنی دارستانەکان کردووە. بە تایبەتی لە مانگی ئەم ساڵدا هەر سێ دیاردەکە لە وڵاتدا بینران. هەڵایسانی لافا و لەم کاتەی ساڵدا و بە تایبەتی بارینی ئەو بارانە زۆرە لەم ناوچە جیاوازانی تورکیا پێشبینی نەکراو بووە.